لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 223 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورەوە هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. زين للناس حب الشهوات من النساء والبنين والقناطير المقنطرة من الذهب والفضة والخيل المسومة والأنعام والحرث ذلك متاع الحياة الدنيا والله عنده حسن المآب. بەڵێ خۆشەویستان دیار لەوانەیە ڕابردوو بە کورتی لە خزمەت ئەوەتەدا بووین کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە باز لە خۆشیەکانی ژیانی دنیا دەکا کەوا ڕازاندرایتەوە لە بۆ خەڵکی. دیارە ئەو شتانێکەوە لەو ئاتەدا باس کرایە کاتێک کە خوای گەورە دەفەرمێ ڕازاندرایتەوە لەو خەڵکی لە بۆ هەندێکەوە ژیان بەردەوام بی جا لێردا کاتێک کە دەفەرمی زویینە للناس ڕازاندرایتەوە چێ ڕازاندیتەوە؟ دیار لە ئاەتکەدا خوای گەورە سوبحانەهو وتەعالە دەفەرمی إنا جعلنا ما على الأرض زينة لها لنبلوهم أيهم أحسن عملا. كواتا ئەوەی کەوا ڕازاندیتەوە ئەڵڵایە سوبحانەهو وتەعالە ئەوەی کەوا لەسەر ڕووی زەویە خوای گەورە ڕازاندیتەوە لەبەر چیش ڕازاندیتەوە لە بۆ تاقیکردنەوە تاوەکو بەدیار بکەوی چێ زیاتر ئەو شتانی کەوا ڕازاندرایتەوە وەکو وەسیلەیەک وەری دەگری بە مەبەستی ئەوەی کەوا تاعەتی خوای گەورە بکە و ڕەزامەندی خوا بەدەستبینی چێش بەهۆیەوە خوا لەبیر دەکا و خەریکی ئەوانە دەبی وەکو هەدەف و غایەت تەماشایان دەکا و خەریکی ئەو خوا با بڵێن بێئاگا دەبی لەو خوایە سوبحانەهو وتەعالە کە ئەوەی ڕازاندیتەوە لە بۆ ئیبتلا و تاقیکردنەوە ئیتر وەکو وەسیلە لەبیری نامێنێت لە لای دەبیتە هەدەف و لە لای دەبیتە غایە. بەڵێ کەواتە لە بۆ بەردەوامبوونی ژیان خوای گەورە ڕازاندیتەوە چونکە ئەگەر شتێک نەڕازێنرێتەوە لای ئینسان مەیلی لە بۆ نەبی ناتوانی ئەو ئیشە ئەنجام بدا ئیتر لە نەتیجەدا ژیان دەوەستی. بەڵام کاتێکەوە ڕازاندیتەوەش وەکو تاقیکردنەوە ئیبتلا وەکو گوتمان چێ هەیە وەکو وەسیلە تێی بگا ببی کاتەمایەک لە بۆ ڕەزامەندی خوای گەورە چێ هەیە فعلەن ئەو شتانەوە تەماشا بکە هەدەف و غایە هەموو ژیان و هەموو غەمی گەیشتن بی بەو شتانێکەوە خۆشیەکانی ژیانی دنیا خوای پێلەبیر بکا والعیاذ بالله قیامەتی پێلەبیر بکا. بەڵێ جا خوای گەورە دەفەرمی زوینە للناس حب الشهوات دیارە شەهەوات جەمعی شەهوەیە. شەهوە وەکو زانایان بەو شێوەی تعریف دەکەن وهي ثوران النفس وميلها نحو الشيء المشتهى. ثوران النفس وميلها کەواتە ئەو نەفسە با بڵێن وەکو بڵێ هەڵدەستی لە بۆی دەڕوا و مەیل دەکا لە بۆ ئەو شتێکەوە مشتەهایە. ئەوجا هەموو ئەو شتانێکەوە لێرەدا باس کرایە. ئیتر خوای گەورە دەفەرمی لە بۆ خەڵکی خۆشویستنی ئەو شەهەواتانە ڕازاندرایتەوە ئەوجا پێدادێت چین ئەو شتانێکەوە ڕازاندراینەوە شەهوەی ئەو شتانە چینە ئەو شتانێکەوە شەهوەکەیان ڕازاندرایتەوە لای خەڵکی. یەکەم من النساء ژن. دیارە خوای گەورە سوبحانەهو وتەعالە بۆ بەردەوامبوونی ژیان بە تەئکید مەیلی دانایە لە نێوان ژن و پیاو. کاتێکەوە سونەتی خوای گەورە وایە کە ژن و پیاو مەیلیان لە بۆ یەکتر هەبی لە نەتیجەدا بە یەکتر بگەن و ئەو جانەوەیان لێ بە پاش بکەوی. ئیتر زەوابەتی لۆدانە جا تەمە کە لێردا دەفەرمی من النساء مقابلەکەشی هەیە فعلەن کوو با بڵێن مەیلی پیاو بەرامبەر بە ئافرەت هەیە ئافرەتیش مەیلی بەرامبەر بە پیاو هەیە. بەڵام ئەوەی کە غالیبە و ئەوەی کەوا لەگەڵ فیترەتی ئینسان دەگونجێ ئەوەی کەوا پیاو طالبە ئافرەت مەطلوبە پیا و طالبە ئافرەت مەطلوبە. بە هەر حاڵ
خۆی گەور ئەو مەیلەی لە نێوان پیا و ئافرەتدانە لە بۆ بەردەوامبوونی ژیان ڕازاندیتیەوە ئەو خۆشەویستی و ئەو شەهوە یان خۆشەویستی ئەو شەهوەتەی نێوان پیا و ئافرەتی ڕازاندیتەوە. ئەوجا لێرەدا وەکو گوتمان لە بۆ تاقیکردنەوەیە. ئەوەلاً ضرورەتێکە لە ضروراتی ژیان تاوکو مەیلیان بەرامبەر یەکتری هەبی و لێک نزیک بنەوە و نەوەیان لێ بەپاش بکەوی. چەند کەس هەیە دەیکاتە وەسیلەک، چەند کەس هەیە دەیکاتە وەسیلەک لە بۆ ئەوەی کەوا ئەوەلاً خۆی پێ ببارێزی لە حەرام، دوو لەوەی کەوا نەوەیەکی لێ بەپاش بکەوی ئەو نەوەیەش ئومەتی پێغەمبەری ئاخری زەمان صلی الله علیه وسلم پێ زیاد بکەو، لە دوای خۆی کەسانێک بەجێی بێڵیق دوعای خێری لۆ بکەن و ببنە عنسوڕێکی چاک و چاکەکار لە دوای خۆی لە بۆ مجتەمع بەجێ بێلی. چەند کەس بەو شێوەی زەواز دەکات، چەند کەسیش پێی وایە کەوا گەیشتن بە شەهوەتی بینی نێوان پیا و ئافرەت مجەڕەد ئەویان غایە و هەدەفە، هیچ شتی دیکەی لەبیر نییە. کەواتە لێرە تاقیکردنەوەکە لەوەیدا ئایا وەکو وەسیلەیەک تەمەشای دەکات بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە سوبحانەهو وتەعالا، یاخود پێی هەدەف و غایە بئەیی وەسیلە بە حەلال و بە حەرام دەیەوێت ئەو شەهوەتەی خۆی تێر بکات. کەواتە تاقیکردنەوەکە لێرەیە. وەلبەنین منداڵ، بەڵێ خۆشویستنی یاخود شەهوەتی و خۆشویستنی شەهوەتی منداڵ، وەلبەنین جەمعی با بڵێن ئەوەیەکەوە ئەبناءە، کەواتە خۆشویستنی منداڵ بە تایبەتیش کوڕ شتێکی فتریە، شتێکی فتریە تا پێغەمبەران داوایان کردە عەلەیهیمو السەڵاتو وەسەلام، بەڵام وەکو لەفزێکی عامیش کوڕ و کز دەگریتەوە. تەبعاً هیچ شەک و گومان تێدا نییە ئەوەی کە منداڵی نەبی بە هیوا و ئاواتە ئەگەر منداڵێکی سەقەتیشی هەبی ئەوجا کوڕ و کز پێی مشکلە نییە، بەڵام ئەگەر مخەیرەشی بکەن زیاتر کوڕ هەڵدەبژێت. ئیتر ئەوە فیترەتی بەشەرە، ئیتر ئەوە ڕازاندرایتەوە خۆشویستنی شەهوەتی منداڵ ڕازاندرایتەوە. چەند کەس پێی خۆشە منداڵی ببی بە هەدەف و غایەی تێدەگا، پێی مهم نییە و منداڵ ساڵح بی، خراپ بی، چاکەکار بی، خراپەکار بی، نە، مهم منداڵی هەبێ. طبعاً ئیبتلایە، بەڵام چەند کەس پێی خۆشە وەکو وەسیلەیەک ئەو منداڵەی کەوا وەکو وتمان نەوەی ئومەت پێغەمبەری پێ زیاد بکە صلی الله علیه وسلم، لە دوای خۆی دوعای خێری لۆ بکە، ببتە مای فەخر و شانازی و قوڕەتی عەینی دنیا و قیامەتی. کەواتە فەرقەکە لێرەدایە. والقناطير المقنطرة من الذهب والفضة، چەندین باری لەسەر یەکدانراو لە زێڕ و زیو، لە زێڕ و زیو دیارە، یعنی زێڕ و زیو کەوا لە هەموو زەمانێکدا با بڵێن تعبیر دەکرێت بە هەموو پارەکانی دنیاش، وەکو ئێستاش ئەو هەموو پارەی کەوا لە وڵاتان هەیە هەمووی دەڵێ ڕەسیدەکەی بە زێڕە، هەمووی ڕەسیدەکەی بە زێڕە. کەواتە زێڕ و زیو فعلاً ماڵ و داراییە، ماڵ و دارایی و زێڕ و زیو ڕازاندرایتەوە لای بەشەر. وئینەه لحب الخەیر لەشەدید، ئەو بەشەرە بەگشتی لە بۆ خۆشویستنی خەیر کەوا وەکو زۆربەی زانان دەفەرمێنێت بە معنای ماڵ و پارە و پول دێ، حبێکی زۆر شەدیدی هەیە، خۆشویستنێکی زۆری هەیە. ئیتر قەناطیر مقنطرە، قەناطیر جەمعی قینتارە، قینتار مقدارێکی زۆرە. هەندێک لە زانایان دەفەرمون قینتار بە معنای 1000 میسقال زێڕ دێ، هەندێک دەڵێن قینتار ئەگەر بێت و جوانەگایەک بکوژێ و پڕ بە پیستی ئەو جوانەگایە زێڕ بی. ئیتر ئەو میسالە مهم، وەکو لە کورداوە خۆم دەی یەک بار، بارێکی زۆر. ئەوجا القەناطیر جەمعی قینتار واتە چەندین باری مقنطرە لەسەر یەکتری دانراو لە زێڕ و لە زیو، ڕازاندرایتەوە لەو خەڵکی. وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی لەو کانە لابنی ئادەم وادی من ذهب لأحب أن يكون له وادیان، ئەگەر یەک دۆڵ پڕ لە زێڕ هەیبی پێخۆشە بیکاتە دوو. سبحان الله، پێخۆشە بیکاتە دوو. یعنی بە تعبیرێکی دیکە بڵێن پێخۆشە تا بکرێت دەفتەرێکی هەبی، دەفتەرێک دۆلار، کە بۆ دەفتەرێک دەڵی نایە لێی دەربینی، ئەوجا بابیتە دوو دەفتەر وهكذا. ئەوجا القناطير المقنطرة چەندین باری لەسەر یەکتر دانراو لە زێڕ و لە زیو. وەکو لەسەر زێڕ و زیو شت زۆر وەکو زانایان باسی دەکەن، با بڵێن لە بۆ نمونە بۆ شعر، وەکو شعر تعبیر لە خۆشویستنی یاخود مەیلی خەڵکی بەگشتی بەرامبەر بە زێڕ و زیو. یەک لەوانە دەڵێ رأيت الناس قد ذهبوا إلى من عنده ذهب ومن لا عنده ذهب فعنه الناس قد ذهبوا.
دیتم خەڵکی دەڕۆن بەرەو ئەو کەسێک کە زێڕی هەیە ئەو کەسێک کە زێڕی نییە فعنه الناس قد ذهبوا ئەوەی کە زێڕ نیە خەڵکی لێی دوور دەکەونەوە رأيت الناس منفضة إلى من عنده فضة ومن لا عنده فضة فعنه الناس منفضة دەبینم خەڵکی بەرەو ئەو کەسە دەڕۆن کەوا زیوی هەیە هەر کەسێک زیوی نەبی ئەوە خەڵکی لێی دوور دەکەونەوە لە پێشەوەی رأيت الناس قد مالوا إلى من عنده مال ومن لا عنده مال فعنه الناس قد مالوا ئیتر وەکو بەلاغەتێکی بۆ شێوە شاعر دەڵێتن ئەوەی کەوا ماڵی هەبی خەڵکی بەرەو ئەو مەیل دەکا ئەوەی کە ماڵی نەبی خەڵک مەیلی لێ پشتی لێ دەکا و وازی لێ دێن بە هەر حاڵ خۆشویستنی زێڕ و زی و ئەوە شتێکە بەڕاستی لە دڵ و دەروونی هەموو کەسێکە کاتێکەوە خوای گەورە گوتمان ئەوانەی ڕازاندیتەوە لە بۆ ئیبتلا و تاقیکردنەوە زێڕ و زی و خۆشویستنی زێڕ و زی و ئەو خۆشەویستی وا دەکە کە هەوڵ بێ بەدەستی بینی بەڵام کە بەدەستی دەینی ئایا بەدەستهێنانی لای تو دەبتە هەدەف و غایە مجەڕەد پارەت هەبی مجەڕەد پارەت هەبی یان ئەوەتە لە بۆ ئەوەی پارەت هەبی کەوا فعلەن ئیستغنا بکەی لە خەڵکی چاو لە دەستی خەڵکی نەبی و هەروەها تاوەکو لە کاری خەیر سەرفی بکەی لە تاعەتی خوا سەرفی بکەی ئەوە لێرەدا بەڕاست تاقیکردنەوە کە لەوەیدایە والخيل المسومة وهو الرازان رايت ولا خلشي خوش وستني شهوتي الخيل المسومة خيل أسب المسومة بدو معنى ليشان دايتو يعني بمعنى الراعية واتا أسبكوا للورقاش تساق دا لوريك واتا لنتيجة دا شتيشي زور جوان لدرسي يعني مسومة بمعنى أويك دي كوان نشانيه أو أسبي كوان نشانيه غرو تحديده نشاني سبي لبي ولا نوتسوانو يتربو شوي كواديارا مهم خيل وكو بيغمبر صلى الله عليه وسلم دفرمي والخيل معقود في نواصيه الخير إلى يوم القيامة سبحان الله دفرمي أسب خير البني وتسواني داها حتى رجع قيامته فعلا انت مشاهدك يعني أوهم وسائلي كوا بيداب ولا باشي أو كوا پیامبر صلی الله علیه و سلم باید فرمووە یعنی لە زمانێکدا خەیل باشترین وەسیلە بووە لە بۆ ڕکوب وەکو دابەیەک کە بەکارهێنرایە لە بۆ سەفەرکردن لە بۆ شەڕکردن لەسەری بە هەر شێوەیەک لە بۆ جوانی بەڵام لە پاشی ئەم وەسائلەش پەیدا بوو وەکو سارە و تارە و وەکو سەفینە و کەشتی و هەموو ئەو وەسائلان کە پەیدا بوو بەڵام خەیل ئەسب قیمەت خۆی هەر هەیە ئەسب قیمەت خۆی هەر هەیە لە هەموو دنیاە ئەسب هەر بە قیمەتە ئەو جاگەر لە بۆ جوانی بی لە بۆ فروسیەت و سیباق بی لە بۆ هەر شتێک بی قیمەتی خۆی هەیە خەیلیش لە زمانی عەربی کە پێی گوترێ خەیل لەوێ پێی گوترایە خەیل لە خویەلا ئەهاتیاتی ئەو کەسێک کەوا خەیلی هەیە فەخری پێوە دەکا مەگەر ئیماندار بی یاخود هەر خەیل بەخۆی ئەسب لە ڕۆیشتنەکەی خویەلای هەیە واتە بە فەخر و شانازیەک دەڕوا ئیتر بە هەر حاڵ والخەیل المسومە یەک لەو شتانەیەکەوە ڕازاندرایتەوە لەو خەڵکی ئەویش بە هەمان شێوە کاتێکەوە خوای گەورە ڕازاندرایتەوە لای خەڵکی ئایا وەکو وەسیلەیەک تەماشای دەکات تاوەکو بەدەستی بینی تاوەکو لە پێناوی خوا بەکاری بینی و سەرفی بکە یان لە بۆ فەخر و شانازی بەکاری بینی تاقیکردنەوە کە لێرەیە والأنعام وهروە ئەنعام بە مصطلحی قورئانی پیرۆز دەکا مەڕووبزن و هەروەها چێڵ و حوشتر چێڵ و حوشتر و مەڕووبزن ئەوەش کە بەڕاستی ڕازاندرایتەوە لای خەڵکی لەبەرەوەی وسيلة الوسائل كان جيان وكخواي يقول صورة أن حد فرمي حتى أو كجوانية ولكم فيها جمال حين تريحون وحين تسرحون يعني براستي جوانية كاتكوا بميقل دروا لبو لوري وباشان دقرت جوانية هل لبو فطرة إنسان كاتكوا تماشاي دكا لزوجي هادي وزوجي صاف ضلي بيه خوش دبي ما عدا وي مال وملك وثروته أو مصدر كلمصادر كان خواردني إنسان والحاصل ئەویش ڕازاندرایەوە لە بۆ ئەوەی کە ڕازاندرێت وەکو وەسیلە بەکاردێنی لە بۆ تاعەتی خوا و ژیانی خۆت پێ بەڕێوە دەبێ و سوود بە خەڵکی ڕادەگەینی و خێر و بێر و کردەوەی چاچ پێ دەکەی یان بۆی فەخر و شانازی پێ بکەیت تەکەبڕت پێوە بەهابیتن والحەرث چێڵگەش دیارە وەکو زراعەت ئەویش بە هەمان شێوە ڕازاندرایەوە خۆشویستنی شەهوەتەکەی ڕازاندرات ناودڵ و دەرونی خەڵکی ئەوجا ئەویش وەکو وەسیلە تەماشای دەکەی یاخود وەکو غایەت تەماشای دەکەی بەڕاستی لێرەدا تاقیکردنەوەکەیە ئەوجا خوای گەورە لە نهایەت ئاەتەکەدا دەفەرمێ ذلك متاع الحياة الدنيا ئەوانن کە مەتاع و ڕابواردنەکانی ژیانی دنیان
کەوا مەتا وەکو زانان دەفەرمون لە خودی لەفزەکە بەمانە ڕابواردنێکی کەم و کاتی دێ ئەوانن ڕابواردنە کەم و کاتەکانی ژیانی دنیا ئەوانن با بڵێن کە هۆکارەکانی ڕابواردن و خۆشی ژیانی دنیان والله عنده حسن المآب بەڵام الله سبحانه وتعالى لەلایوی هەیە گەڕانەوەی چاک لەلایوی هەیە کەواتە ئەو شتانەی خۆشیەکانی ژیانی دنیا هەر هەمووی دنیا بەخۆی لە بۆ تاقیکردنەوەیە کاتێک ئەو شتان ڕازاندرایتەوە تاوەکو ژیان بەردەوام بی ببیتە وەسیلەیەک لە بۆ بەردەوامبوونی ژیان نەک ببیتە هەدەف و غایەک نەک ببیتە هەدەف و غایەک کەواتە تاقیکردنەوەکە لێرەدایە بەڵام ئەمن کوو بە وەسیلەی تێبگەم ئەدی بەدیل چییە تەمەتوع بەوانە نەکەم دەکرێت و تەمەتوعی حەلالی پێوە بکەی تەمەتوعی حەلال و بەنیەتێکی چاک تاوەکو ڕەزامەندی خوای گەورە بەدەست بینی ئەدی چییە دڵت پێی پەیوەست نەبی بەدیل چیە دڵت پێی پەیوەست نەبی نەیکەی هەدەف و غایە هەدەفەکەی با بڵێن بەدیلەکە ئەوەیە کە والله عنده حسن المآب گەڕانەوەی چاک لای خوایە هەموو ئەو شتانت هەبی بەڵام کاتێکەوە مردن دێ یاخود نەک هەردێ پێشی هاتنی کە مردن بەبیرت دێ و بە خەیاڵتدا دێ خۆشی لەو ژیانەدا نابینی کەواتە وا چاکە تەمەتوع بەوانە بکەی وەکو وەسیلە وەری بگری لەناو دەستت بی لەناو دڵت نەبی دڵت پەیوەست بی بەخوا سبحانه وتعالى و هەروە بەو خۆشیەی کەوا لە قیامەت خوای گەورە لە بەهەشت ئامادەی کردێ بەدیلەکەی ئەوەیە بەڕاستی ئەگەر بەدوای خۆشی بەردەوامدا دەگەڕێ ئەو خۆشیانی دنیا بە وەسیلە تێبگە لە جێگای خۆی سەرفی بکە بە مەبەست ڕەزامەندی خوا سەرفی بکە تاوەکو حسن المآب و گەڕانەوەی چاک لای خوای گەورە بەدەست بینی کە لە ئاەتی دواتریش ئەوجا باس لەو گەڕانەوە چاکەی دەکا و لە بۆ چێش ئامادەکرایە ئینشاء الله تعالی لەو کەسان دەبین کەوا خۆشیەکانی ژیانی دنیا بە وەسیلە تێدەگەین بە هۆکار تێدەگەین خۆمان ئامادە دەکەین لە بۆ حسن المآب و ئەوەی کەوا لای خوای گەورە ئامادەکرایە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون